ئەمڕۆ لە چلیەکەمین پێداچوونەوەی خێرا سپاس بۆخوا کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ لەسەر کەیسە ئاڵۆزەکانی نەخۆشیەکانی ڕێڕەوی زراو باس کرا کە تێیدا نەخۆشیەکان پۆلێن کران تازەترین ڕێگە چارەکانی چارەسەرکردن بۆ ئەم نەخۆشیە چ لە ڕووی هەناوبینی و نازوورەوە بێت چ لە ڕووی نەشتەرگەریەوە بێ گەنگەشەیەکی باش کران لە کۆتاییشا گەشتینەوە قەناعەتانی کە ئەم نەخۆشانە ئەتوانێت لە وڵاتی خۆمانە هەموو ئیشێکیان بۆ بکرێت و ئینشاءڵڵا لە داهاتوویەکی زۆر نزیکە بە پراکتیکی ئیش لەسەر ئەم کەیسانە ئەکەین و نەخۆشەکانی خۆمان هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان هەر لە شارە خۆشەویستەکەی خۆمانە چارەسەرەکەین ئینشاءڵڵا. ئەو کۆنفرانسە زۆر مختصر و جوان و معلوماتی زۆر گەورەی تایە ینی ئەوانەی کە لێکچەرەکانیان وتۆتەوە یەک لە یەک ئەکسپێرتر و گەورەن بەڕاستی لە زانستە و یەکێکی وەکو کاک دکتۆر هیوایتە کاک دکتۆر محسینە چێربانەکان دکتۆر محەممەد پرۆفیسەر محەممەد عومەرە ئەم یعنی کاک دکتۆر دیاریە شتی زۆر گەورە و جوانیان باس کرد زۆر تازەی شەشتەکان بەڕاستی سلێمانیش پێشکەوتوترین محافظەیە پێشکەوتوترین شارە لە عێراقا لە جیهازی هەزمی ینی کۆئەندامی هەرسوو جگەر و ئیندۆسکۆپی. سمارت وەرچەرخانە